بینەرانی عزیزی کورسات نیوسڵاوتان لەبێ مەزریان ڕەحمانم هەواڵا بورەکانتان پێشکەشەکەم سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. هەرێم و بەغداد ڕێکەوتن لەسەر پێکهێنانی لیژنەیەکی هاوبەش بۆ جێبەجێکردنی سیستمی ئەسیکۆدا گفتوگۆش دەربارەی موچە کراوە. لاشیکاریەکی دەستکی ئابووری کورسات نیوزدا دەرکەوتووە داهاتی گومرگی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا زیاتر لە تریلیۆنێک دینار بووە، بەڵام بەراورد بە 6 ساڵی پێشتر سەدا 21 کەمی کردووە. گرانی پارەی کارەبا لە پرۆژەی ڕووناکی جوتیارانی سنووری هەولێری نیگەران کردووە. دەڵێن ئەگەر بەم شێوەیە پارەی زۆریان بۆ بێتەوە ناتوانن بەردەوام بن لە کارەکانیان. باڵیۆزی ژاپۆن بەشداریکردنەوەی پرۆژەیەکی کرد لە هەڵەبجا. سەرمای پرۆژەکە ملیۆنێک و 500,000 دۆلارە. دووبارە سڵاوتان لێبێ. ئەنجومەنی وەزاری ئابووری عێراق بڕیاریدا کە لیژنەیەک پێک بهێنێت بۆ سەردانیکردنی خاڵە سنووریە ناڕەسمیەکانی هەرێمی کوردستان وەک نووسینگەی ڕاگەیاندنی ئەنجومەنەکە ئاشکرای کردووە. ئەوەش خراوەتە ڕوو با سەرۆکایەتی فاڵح ساری وەزیری دارایی عێراق ئەنجومەنی ئابووری کۆبووەتەوە. لەو کۆبوونەوەیە میوانداری وەفدی هەرێمی کوردستان کراوە کە وەزیری دارایی هەرێم سەرۆکایەتی کردووە. لەو کۆبوونەوەیە دوو پرسی سەرەکی گفتوگۆیان لەسەر کراوە. یەکەمیان پرسی جێبەجێکردنی سیستمی ئەسیکۆدایە لە هەرێمی کوردستان کە ئازانین لە سەرەتای ئەم ساڵەوە لە سنوورەکانی عێراق جێبەجێکرا، بەڵام هەرێمی کوردستان ڕازی نەبوو بە جێبەجێکردنی لەبەرەوەی کە پێی وابوو یەکەم ڕاوێژیان لەگەڵ نەکراوە، دووهەم تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستان لە بەرچاو نەگیراوە. بڕیار دراوە لیژنەیەکی هاوبەش بۆ ئەو پرسە پێک بهێنرێت. هاوکات لەبارەی داهاتی نانەوتی هەرێمیشەوە گفتوگۆ کراوە. ئەمێ دەربارەی دوایین زانیاریەکان دەربارەی کۆبوونەوەکانی وەفدی باڵای هەرێم و بەغا گفتوگۆی زیاتر بکەین و زانیاری زیاتر وەربگرین. بۆ مەبەستە بێستون سەلام پەیامنێرمان لە بەغدادەوە لەگەڵمانە. بێستون سڵاو لێبێ، ماندوو نەبی پێمان بڵێ دوایین زانیاری چییە؟ زریان بێگومان کۆبنەوەی ئەنجومەنی ئابووری وەکو خۆت ئاماژەت پێدا بە ئامادەبوونی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و بە سەرۆکایەتی وەزیری دارایی حکوومەتی فیدراڵی کۆبنەوەکە بەڕێوە چوو کە تێدا چەندین پرسی گرنگ کە پەیوەست بە هەرێمی کوردستان بەڕێوە چوو. ئەم سەردانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر ئاستی وەزیری دارایی و هەروە وەزیری سەرچاوە نەوتیەکان سەرچاوە سروشتیەکان و هەروە ئومێد سەباح و دکتۆر ئامانج ڕەحیمیش بووە لێرە چەندین پرس تاوتوێ کراوە و هەفتەی لە دەڕۆژی ڕابردوودا وەفدێکی تری تەکنیکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بوون لەسەر چەند پرسێک تەکنیکی هەندێ بەرەو پێشچوون هەبووە و لێک تێگەیشتن هەبووە، بۆیە هەندێک پرسما بووە کە ئەوان لە دەسەڵاتی ئەو وەفدە نەبوو، بۆیە ئەم وەفدە هاتۆتە بەغدا و کۆبوونەوەیان کرد لەگەڵ ئەنجومەنی ئابووری و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی فیدراڵی کە پەیوەستن بەو پرسە. لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئابووری پرسی ئەسیکۆدا تاوتوێ کراوە و بەپێ ئەو زانیاریانی کە هەیە لیژنەیەک پێک دێت کە سەردانی هەموو دەواازە سنووری فەرمیەکان و نافەرمیەکانیش دەکرێت بۆ ئەوەی بزانرێ داهاتی هەرێمی کوردستان و ئەو ئاڵوگۆڕی بازرگانیانە چەندێکە بۆ ئەوەی لە پرسی ئەسیکۆدا و هەنگاوەکانی ئەسیکۆداش تاوتوێ بکرێت. لەگەڵەوەشدا حکوومەتی فیدراڵی داوای 120 میلیارد دینارەکەی کردووە وەکو داهاتی نانەوتی، چونکە بە پێو ڕێکەوتنەی کرا بوو دەبێت ماگانە هەرێمی کوردستان 120 میلیارد ڕادستی عێراق بکا وەکو داهاتی نانەوتی، بەڵام هەرێمی کوردستان باس لەوە کە ئەو داهاتەی نییە لە بەردەستی نییە و داهات کەم بۆتەوە لە هەرێمی کوردستان. بەڵام لە بەرامبەردا حکوومەتی عێراقی بەو پرسە ڕازی نەبووە، ئەویش ئاماژەیان بۆ کردووە کە ئەمە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە، چونکە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر درراوە. چاوەڕێیەکرێ ئەو پرسە ببرێتە ئەنجومەنی وەزیرانە و پرسی 120 میلیارەکە لەوێ بڕیاری لەسەر بدرێ.
لەگەڵەوەشدا ئەو لیژنەی کە پێکێنرا بۆی سەردانیکردنی دەواازە سنوورەکان ئەوانیش راپۆرتی خۆیان بەرزکەنەوە دواتر بدرێت ئەنجومەنی ئابووری و پاشان لە ڕێی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی ئابووری بڕیار لەسەرەوە بدرێت داهاتی نانەوتی چنێک بێ. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ کە من لە بڵێن کۆنگرەی ڕۆژنامنووسی وتەبێژی حکوومەتی فیدراڵی بووم باسی لەوە کرد ئێمە هەموو عێراقیەک بە یەک چاوتەماشاکرێت تایبەت بە موچەی فەرمانبەرانی دابەشت کرێ باسی لەوە کردین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دابەشەکرێت دەنێرێت بەڵام هەرێمی کوردستان دەبێت پابەندی بڕیارەکانی خۆی بێت و ئەو داهاتە نانەوتیانی کە دەنێرێت لەم چەند مانگە زۆر کەمە بەراورد بەوەی کە ڕێکەوتنی لەسەر کراوە بۆیە تێبینیەکان تەنها لەسرە و 120 ملیارە ماوە بۆیە و حکوومەتی هەرێم چاوەڕێکە و وەفدەی عێراق بێتە دەواازە سنوورەکان بە چاوی خۆی ببینێ و لە ڕێی داتاکان ئایا هەرێمی کوردستان ئەو داهاتەی هەیە کە ڕەوانەی حکوومەتی فدراڵی بکە وەکو داهاتی نانەوتی یاخۆت کەمترە. بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان حکوومەتی فدراڵی بەڵێنی داوە کە موچەکە ڕەوانە بکرێ هەرچەندە دوێنێ زانیاریەوەمان دەستکەوت لە ڕێی سەرۆکی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا باسی لەوە کردووە کە عێراق موچە خۆرانی تەواوکە پارەی تەمویلی موچە خۆرانی خۆی تەواکە پاشانی هەرێمی کوردستان نێرێ هەرچەندە لە پێشترا وەزیری دارایی عێراق باسی لەوە کردووە کە لەگەڵ وەزارەتەکانی خۆیان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نێرن بەڵام تا ئێستا لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە موچەی فەرمانبەرانی عێراق دابەشەکرێ بەڵام تا ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێم نەنێراوە چاوەڕێکرێ لەم چەند ڕۆژەیە بڵێن گاتە کۆتایی هەفتەیش موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخرێتە سەر حسابی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. سپاس پەیام نێرمان بێستون سەلام لە بەغداوە لەگەڵمان بوو سپاس بێستون ماندوو نەبی سپاس بۆ زانیاریەکانت. بێستون باسی داهاتی نانەوتی هەرێمی کوردستانی کرد جاوەزارەتی دارایی هەندێک داتای بڵاو کردەوە دەربارەی داهات و خەرجیەکان ئەمڕۆکە باسی داهاتی گۆمرگیتان بۆ کەم کە وەزارەتی دارایی وەکوتم بڵاوی کردووە ئێمە شیکاریمان بۆ کردووە باسی گۆڕانکاریەکان یەکەین داهاتی گۆمرگی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوو زیاتر لە 1 تریلیۆن دینار بووە بەڵام بەراورد بە 6 ساڵی پێشتر 121 کەمی کردووە. وەزارەتی دارایی داهاتی گۆمرگی 7 ساڵی بڵاو کردەوە بەپێی داتاکان داهاتی گۆمرگی لە 2025 تریلیۆنێک و 90 ملیار دینار بووە لە کاتێکا ساڵی 2019 ئەو بڕا 1 تریلیۆن و 380 ملیار دینار بووە. هەر بەپێی داتاکە پشکی گەورەی داهاتەکان لە پارێزگای دهۆکەوە بەدەستاتوە بە دوایە پارێزگای سلێمانی و هەولێر ڕیزبەندیەکانی دواییان بۆ خۆیان گرتووە. باسی داهاتە گۆمرگیەکانتان بۆکەم داهاتی گۆمرگی هەرێمی کوردستان بێگومان بەپێی پارێزگاکانەوەی کە لە هەر پارێزگایەک چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە لێرە داتای وردوەرئەگرین وەکو لە هەواڵەکەشا پێم وتن پشکی شێربەر پارێزگای دهۆک کەوتووە ئەوەشتان بۆ باسەکەم کە بۆچی کۆی گشتی داهاتە گۆمرگیەکانی هەرێمی کوردستان وەکو لە داتاکانی وەزارەتی داراییە بڵاو کراوەتەوە و باسی لێوە کراوە 1 تریلیۆن و 90 ملیار دینار بووە کە 134 بەراورد بە ساڵی پێشووتری واتا بەراورد بە ساڵی 2024 دابەزینی بەخۆیەوە بینیوە بێگومان ئەمەی کۆی هەرێمی کوردستانە داهاتە گۆمرگیەکانی هەرێمی کوردستان بەپێی پارێزگاش کەم و زۆر لە پارێزگا جیاوازەکان دابەزینی بەخۆیەوە بینیوە. بەپێی پارێزگاکان داهاتی گۆمرگی هەرێمی کوردستان ئەمە داتایەکی زۆر جوانە کە بڵاو بووتەوە وەکوتم 157 داهاتەکان هی پارێزگای دهۆکە پشکی شێربەر پارێزگای دهۆک کەوتووە کە داهاتەکەی 622.4 ملیار دینار بووە. بۆچی پارێزگای دهۆک زۆرترین داهاتی گۆمرگی بۆ هەرێمی کوردستان بەدەستەخات هۆکارەکەی دەواازەی ئیبراهیم خەلیلە لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تورکیا هەیە زانین کە تورکیا ئێستا لە ڕووی هەناردەی بەرهەمەوە لە ڕووی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە شوێنپێی بە هەموو وڵاتانی دراوسەی تریش لەق کردووە بۆ نمونە
ماوەی ڕابردوو بەرپرسانی ئێران نیگەرانیان دەربڕی پێش جەنگەکەش کە بەرهەمە تورکیەکان بوونە هۆکاری ئەوەی کە پشکی خۆیان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق لە دەست بن. هەر ئەم دواییانە ماوەی مانگی ڕابردوو لە سووریا ئەم باس و خواستە هەبوو کە ناتوانین کێبڕکێ لەگەڵ بەرهەمە تورکیەکان بکەین. جا بەرهەمە تورکیەکان و هاوسنووری ئیبراهیم خەلیل لەگەڵ تورکیا یەکێک لە بابەتەکانە. بابەتەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگەی ئیبراهیم خەلیل و تورکیاوە ئەبەسترێنەوە بە ئەوروپا، واتە هاوردا و هەناردا و ترانزیت لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە بۆ تورکیاش بۆ ئەوروپاشە و ئەمە بۆتە هۆکاریەوەی کە لە ڕووی داهاتەوە پارێزگای دهۆک زۆرترین پشکی هەیە. لە دوای ئەو پارێزگای سلێمانیە بەهۆی مەرزی باشماخەوە زانین کە یەکێکە لە دەواازە گرنگ و سەرەکیەکان بۆ ئاڵگۆڕی بازرگانی بە تایبەتی لەگەڵ ئێران کە 128 داهاتی گومرگی هەموو هەرێمی کوردستان لە پارێزگای سلەیمانیە کە داهاتەکەشی 309 ملیار دینار بووە. لە دوای ئەو هەولێر لە ڕیزبەندی سێمادێ کە 115 کۆی داهاتی گومرگی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێرە کە داهاتەکەشی لە ماوەی ساڵی 2025 157 ملیار و 800 ملیۆن دینار بووە. جا هەمویان وەکوتم نەک هەر لە هەموو هەرێمی کوردستان بەپێی پارێزگاش دابەزینیان تۆمارکرۆ بۆ نمونە داهاتی هەولێر و سلێمانی 130 بۆ 131 دابەزیوە، داهاتی دهۆک بەراورد بە ساڵی 2024 بێگومان 147 دابەزینی تۆمارکرۆ. با بچینە لای داتاو زانیاریەکانی ترمان هەر لەم بارەیەوە. فڕۆکەخانەکان داهاتی گومرگی فڕۆکەخانەکان بێگومان فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ماوەی ساڵی 2025 بەپێی داتاکانی وەزارەتی دارایی 19 ملیار دینار داهاتی هەبوو. فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی لە سلێمانیش 4 ملیار و 800 ملیۆن دلار داهاتەکەی بووە. ئەگەر بچینە لای داتاکانی ترمان و زانیاریەکانی ترمان و باسی دەواازە سنووریەکانیش بکەین. لە ڕووی داهاتی دەواازە سنووریەکانەوە چەند دەواازەی سنووری گرنگمان هەیە بێگومان. دەواازەی ئیبراهیم خەلیل حاجی ئۆمەران و باشماخ وەکوتم ئیبراهیم خەلیل گەورەترین و پڕداهاتترین دەواازەی سنووری هەرێمی کوردستانە 585 ملیار و 400 ملیۆن دلار لە ماوەی ساڵی 2025 داهاتی هەبووە. دوای ئەو حاجی ئۆمەران بە 134 ملیار و 300 ملیۆن دینار لە ڕیزبەندی دووەمایە و دەواازەی باشماخش بە 113 ملیار و 500 ملیۆن دینار لە ڕیزبەندی سێیەمایە. با بچینە لای داتاکانی ترما و زانیاریەکانی ترمانی کە لە هۆکارە وەکوتم لە داهاتی گومرگی بەگشتی لە هەرێمی کوردستان کەمی کردووە. ئەمە باس لە داهاتی گومرگەکان و دەواازەکانەکات کە لە دهۆک وەکوتم 152 کۆی داهاتی هەرێمی کوردستان لە خۆگرێت، سلێمانی 131 سلێمانی و گەرمیان بێگومان پێکە و هەولێریش 117. وەکوتم لە هەموو دەواازەکان لە هەموو خاڵە گومرگیەکان داهات دابەزیوە. ئەوترێت کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە دەواازە و ڕێڕەوی نافەرمی زۆر بووە و هۆکارێکی ترکەی گەڕنەوە بۆ دابەزینی داهاتی گومرگی لە هەرێمی کوردستان ئەڵێ بەرزکردنەوەی پێناسە گومرگیەکان و باجە گومرگیەکانە ئەبێتە هۆیەوەی کە ڕێڕەوەکانی بازرگانی گۆڕانکاریان بەسەرابێت. ئەمە کۆتا داتا و زانیاریمان بوو دەربارەی ئەو ژمارانە ئەو داتانەکە وەزارەتی دارایی بڵاوی کردووەتەوە. بەڵام لێرەیە باسی پێناسە گومرگیەکان باسی باجە گومرگیەکانم بۆ کردن و ئەمە سەرێکی ئەبەسترێتەوە بەو سیستمی ئەسی کۆدایە کە باس و خواستی هەیە کە جێبەجێ بکرێت. پێشتر هەرێمی کوردستان پێمل نابوو ئەیود نەخێر تایبەتمەندەکانمان لەبەر چاو نەگیراوە، بەڵام ئێستا بڕیارەکە ڕێککەون و ئەسی کۆدا لە هەرێمی کوردستانی جێبەجێ بکرێت. جا وەزارەتی بازرگانی هەرێمەڵێت ئومێد دەکەین حکوومەتی عێراق سیستمی ئەسی کۆدا وەکو خۆی جێبەجێ بکات. بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمەڵێت وەفتێکیان لە بەغایە بۆ کۆبوونەوە و ڕێکەوتن لەسەر خاڵەکانی جێبەجێکردنی سیستمی ئەسی کۆدا. هەرێم چەند مەرجێکی هەبووە وتیشی بە جێبەجێکردنی ئەم سیستمە هاوڵاتیان و بازرگانان سوودمەند دەبن بە تایبەت لە وەرگرتنی دۆلار بە نرخی بانکی ناوەندی و دابەزینی نرخی کاڵەکان لە بازاڕەکان. وتیشی ئومێد دەکەن کە حکوومەتی عێراق وەک ئەوەی ڕێکەوتنی لەسەرەکرێت پابەند بێت و پاشەکشە لە ڕێکەوتنەکە نەکات. هەموو ئەو کارانێک کە لە کوردستان کراوە لەناو سیستەمەدا جێ بکرێتەوەنێ بەبێ ڕەفزکردن. ئەمە کۆمپانیاکانە، پیشەسازیە، کارگەکانە، بازرگانیە، وەبەرهێنانە، باجەکانە هەمووی دەبێت ئەوانەی کە لە ڕابردوو لێرە کراوە دەبێ هەمووی ئاعترافی پێ بکرێت لایەن بەغداوە و ئیشی لەسەر بکرێت بە بەردەوامی بە تەنسیق لەگەڵ یەکترا. بۆیە بە دڵنیاییەوە ئەم سیستەمە ئەگەر وەکو خۆی کە ئێمە
ئیشمان لەسەر کردووە جێبەجێ بکرێ سوودی بۆ خەڵکی کوردستان دەبێت بەگشتی و سوودی بۆ بازرگانانیش دەبێت و سوودی بۆ هەموو عێراقیش دەبێت چونکە تەنزیمی ئوموری خەڵکەکە وە لە هەموو گرنگتر ئەوەیە کە ئەو کاڵانەی کە دێن دەزانی لەکوێوە دێن کوالیتەکەی چۆنە نرخی چۆنە و چی دێتە ناو هەرێمی کوردستانەوانێ بۆیە ئەو خەڵکە ئیتر لە کاڵای کوالیتی خراپ و لە کاڵای کوالیتی نزم و لە کاڵای ماوە بەسەرچوو دەرباز بێت. گرانی پارەی کارەبا لە پرۆژێ ڕووناکی بۆ جوتیارانی سنووری هەولێری نیگەران کردووە ئەڵێن ئەگەر بەم شێوەیە پارەی زۆرمان بۆ بێتەوە ناتوانین بەردەوام بین لە کارەکانمان لە کاتێکە جوتیاران ساڵانە تێکی بەرهەمهێنان قبوڵەکەن بەڵام ئەم جارە گرانبوونی پارەی کارەبای بیری ئاو بۆتە نیگەرانیەکی نوێ بۆیان جوتیاران ئەڵێن ئەگەر تەواوی ساڵەکە بە بەردەوامی کار بکەن ناتوانەوە پارێ بدەن کە بۆیان هاتووەتەوە داواکەن بە زووترین کادە و کێشیان بۆ چارەسەر بکرێت وەزارەتی کشت و کاڵی ژەڵێت بۆ چارەسەری کێشەکە لە پەیوەندیە. گرانی پارەی کارەبا لە پرۆژەی ڕووناچی جوتیارانی سنووری هەولێری تەواو نیگەران و هەراسان کردووە. من کەمترینە 14 میلیۆن لۆ هاتەوە لەبەرەوەی ئەمن تاقەشەمسین هەیە لۆ بیرەکەی. کێشەکانی جوتیاران ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە بە تایبەتی لەگەڵ گرانبوونی پارەی کارەبای بیری ئاوی زەویە کشت و کاڵیەکانیان. ئەمەش بۆتە نیگەرانیەکی سەرەکی بۆ جوتیارانی سنووری هەولێر. ئەوان دەڵێن ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت ئەوە کاری جوتیاری بۆوان زۆر دژوارتر دەبێت. ئەمن 14 میلیۆن لۆ هاتەوە یان 14 میلیۆن پارەش زۆرە ئەم تاقەشەمسیم هەیە لۆ بیرێ پێویستم بە کارەبای نیشتیمانی ئەوەندە نییە ئەوەندەی کارەبا ڕۆژ لە دەرێبێتین ئەم ئیش بە بیرەکەم دەکەم بە تاقەشەمسی لۆمارش هەر تاقەشەمسیم هەیە پارەکە زۆرە بارگرانی دروست دەکاتن ئەم ئێستا گەرمم دووری تەوە نەم فرۆشتیە پارەی ناکە لە بێ بازاڕی گەرمەکەم بفرۆشم ئێدەوە لە گەرمەکە بای 14 میلیۆن دیناری نابیتن پارەی کارەبایەکەی پێدەر ناچیتن. لە بەرامبەردا وتەبێژی وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕای دەگەێنێت وەزارەت لە خەمی جوتیارانە و هەوڵەکانیش بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بەردەوامە. ئەمە لە هەوڵ داینەوە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بزانین ئەم کێشەیەتیە لە سەرەتادا لێکۆڵینەوە بکەین دواتر لەگەڵ لایەنی پەیوەنددار ئاگاداریان بکەینەوە بزانین بۆچی ئەم نرخە زۆرە هاتووە و وانیوانە کاتن ئەم بڕە پارەیە کار لە داهاتی ناوەخۆ کار لە ژیانی جوتیارانمان بکات بۆ ئەم بەستە وەزارەتمان درێخی ناکاتن و دەگەینە دەرئەنجامیک. جوتیارانی سنووری پارێزگای هەولێر وەک خۆیان دەڵێن ئەگەر تەواوی ساڵەکە کار بکەن و بەردەوام بن لە بەرهەمهێنان ئەوە ناتوانن پارەی ئەو کارەبایە پڕ بکەنەوە کە لە پرۆژەی ڕووناچی بۆیان هاتۆتەوە بۆیە داوا دەکەن بە زووترین کات ئەو کێشەیان بۆ چارەسەر بکەن. جوتیاران چاوەڕێی هەنگاوی کردارین لەگەڵ بەردەوامبوونی ئەو کێشەیە کە هەیەە کاریگەری لەسەر کارتی کشت و کاڵ و هەروەها بەرهەمی خۆماڵیش دەبێت بۆیە داوا دەکەن هەرچی زووە لایەنە پەیوەنددارەکان ئەو کێشەیان بۆ چارەسەر بکەن و بۆ ئەوەی ئەوانیش پەرە بە بەرهەمی ناوخۆیی بدەن. بڕیار محەممەد کورساد نیوز هەولێر. جوتیارانی سنووری هەولێر باس لە مەبلەغی زۆرەکەن کە بۆیان هاتوۆتەوە بۆ کارەبا ئەمانوێ زیاتر قسە لەگەڵ جوتیاران بکەین بزین کێشە سەرەکیەکە چیە بزین ئایا بە دوواداچوونیان بۆ کردووەیان پرسیویانە ئاخۆم ئەم بڕە زۆرەی پاری کارەبایان بۆ بە هاتوۆتەوە یان نا. بۆ مەبەستە یونس یاسین جوتیاری سنووری هەولێر لێرە ینی لە هەولێرەوە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵمانە کاک یونس سڵاوت لێبێ پێمان بڵێ کە کێشە سەرەکیەکەتان چییە بۆچی ئەم پارە زۆرەتان بۆ هاتووەتەوە ئایا ئەمە پارەیەکە کە دیاری کراوە بۆ کەرتی کشت و کاڵ یاخۆت کێشەی تەکنیکی و کێشەی پێوەرە. بەڵێ سڵاو لە جەنابیشت من وەکو جوتیارێک لە گوندی گردەسۆر سەر بە قەزای خوشتەپای دەشتی هەولێر خاوەنی عەرزەیەکی 29 دۆنەمەم لە ژێر دەسەڵات دەستایە کاری جوتیاری تیا دەکەم و ئاژەڵداریشی لەسەر دەکەم بژێوی ژیانی خۆم و ماڵ و مناڵەکەم لەسەرە و 29 دۆنەم عەرزەیە کەچی خۆتان باش دەزانن ساڵێکی وەکو ئیم ساڵ شکر بخوای گەورە ساڵێکی پڕباراناوی بوو ساڵێکی خێر و بەرەکەت بوو ئێمە تەنانەت ئیشمان عەرزەکانمان کە بەراون ڕەشەمان بەکار ناوردوو لەبەرەوەی باران زۆر بووە تەنانەت سەرەتای پاییز بۆ ئەوەی عەردمان پێ تەرکیز کردووە 8 ڕۆژێ بیرمان پێ کردووە دوای ئەوە ئێمە ئیشمان بەبیر نەبووە تەنانەت ئەگەر بۆ ماڵەوە بۆ
ئاوی خواردنەوەی خۆمان بۆ بەکارهێنانی ئاو شتی خۆمان بیرمان پێکردوێ پێویستیمان پێ نەبووە کەچی من لە ژمارەی ئێبسوڵەکەی خۆم دوو حوتە لەوە پێش لێمدا 1970,000 دینار قەرزار بووم کەچی ئێستاکانە لێ ئەدەم 38 ملیۆن دینارم بۆ هاتێتەوە لێرەدا من چوومە بەڕێوبەرایەتی گشتی کارەبا عامە بۆ لای جەنابی بەڕێوبەر پێم وت من پارێکی خەیاڵیم بۆ هاتێتەوە هاتوومە گوتی کارەبایەکەی من نووسراوە بە بازرگانی گەورە ئایا من پرسیار لە حکوومەتی هەرێم دەکەم ئایا من وەکو جوتیارێک بازرگانی چی دەکەم مەسپای نەوتم هەیە چیکە ئیش دەکەم کۆمپانیایە چییە داوا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک مەسرور بارزانی چاوێک بۆ بڕیارە بخشێنێتەوە لەبەر ئەوەی ئەگەر بێ ئاوا بڕاتن کەرتی کشت و کاڵ بەرەو نەمان دەڕوە لەبەرەوەی جوتیاران خۆیان باش دەزانن هەم بەڕێ وەزارەتی کشت و کاڵ هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە 2 ساڵە بەرووبوومی جوتیاران پارە ناکات جوتیار هەچی دەکات زەرمەندە ساڵێکی وەکو این ساڵێکی یەکجار پڕخێر و بەرەکەت فەرمو هەموو گەنمەکانمان هەتا ئێستا نەفرۆشتووە باشە تەنی چیمیا بە ملیۆن و ملیۆن و 600,000 ئێمە 6 تەن گەنم دەفرۆشیم زات تەنێ چیمیا دەکا کەچی گەنمەکانمان خوتەی گەنم وەرگتن من 2 تەن و 270 کیلۆم بۆ هاتیتەوە من چی لێ بکەم کەچی تەمەشا دەکەم لە حکوومەتی مەرکەزی هەر دۆنمێک هەر جوتیارێکیوێ دۆنمی 900 کیلۆی بۆ دێتەوە ئێمە 90 کیلۆمان بۆ هاتێتەوە داوا لە وەزارەتی کشت و کاڵ دەکەم بەڕێز وەزیری کشت و کاڵ هەتاکەی ئەو کەم تەرخەمیە بەرامبەر بە جوتیاران یعنی ئێمەی وەکو جوتیار دانیشتوینە لەم دەشتا بژێوی ژیانی خۆمان و ماڵ و منداڵمان بەڕێوەبەرین کەچی حکوومەتی هەرێم لێمان ناگەڕێ پرۆژەی ڕۆناچیان بۆ هاوردین قەینا کاکەجان ئێمە ڕازین بە پرۆژەی ڕۆناچی بەڵام بەو پارە بۆ ئێمە دەرنایەنێ کاکە لەبەرەوەی من ئێستا لێکم دایاتەوە 38 ملیۆن دینارم بۆ هاتێتەوە ئەو 38 ملیۆن دینارە دابەشی عەرزەکەی خۆم کردووە هەر 2 ملیۆنێک و 300,000 دینارە ئەم پارە لە توانای من نییە داوا دەکەم جارێکتر لە بەرپرسانی هەرێم لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران چاوێک بۆ بڕیارە بە تایبەتی جوتیاران لەبەر ئەوەی ئەوان هەمیشە لە کابینەکەی خۆی لە کابینەی نوێ داوای دەکرد دەیگوت ئێمە وەکو کابینەی نۆ پشتیوانی جوتیاران دەبین کەرتی کشت و کاڵ بەرەو پێشەوە دەبین بەڵام بەعەکسەوە ئەگەر ئاوا بڕوا کاکیۆنەس باشە ئەگەر ئاوا بڕواتن ئەگەر ئاوا بڕوا با کاکیۆنەس من ئەگەر هەڵە نەبم هێدفۆنەکەت کەوتە خوارەوە با چاکیکەی بۆی کە پرسیارەکەم بکەم لە بەرەوەی کە ئێستا من ئەمەوێ گوێ لە مەعاناتت بگرین بزانێکین کێشە چییە لە بەرەوەی کە کەرتی کشت و کاڵ ئەزانین باشە کاگیۆنس ئەزانین کەرتی کشت و کاڵ یەکێکە لە کەرتە هەرە گرنگەکان ئێمەش کە بەردەوام باسی فرەڕەهەندکردنی ئابوووریەکەمانەکەین من ئەمە بزانم جەنابەت کە بە دوواداچوونت کردو بۆ کێشەکەی خۆت 38 ملیۆن دینار بەڕاستی مەبلەغێکی سەرسوڕهێنەرە ئەمێ بزانم وتت وتویانەکە ئیشەکەی جەنابن لە پۆلێنبەندیەکانە بە بازرگانی گەورە هەژمارەکرێت وەکو جەنابت ئاگاداربی هاوڕێیانت کە جوتیارن یا ئەو کەسانە کە لە سنووری پارێزگای هەولێر ئیشی کشت و کاڵەکەن هەمویان ئەم کارە بۆیان وەکو بازرگانیەکی گەورە هەژمارەکرێت یان بەس بۆ کارەکەی ئێوە و بۆ پرۆژەکەی ئێوە وایە نەخێر ئەوانە ئێستا دراوسێکانم بۆ نمونە ئەوان نە بە بازرگانی گەورە نووسراوەنەی شتێک هەر کشت و کاڵە 33 ملیۆنی بۆ هاتێتەوە دراوسەیەکی ترم 15 ملیۆنی بۆ هاتێتەوە لە هەمان کاتە ئەو پێویستی بە کارەبای حکوومەت نییە تاقەی شەمسی هەیە بۆ هەم بۆ بیرەکەی هەم بۆ ماڵیشی ئەویش 15 ملیۆنی بۆ هاتێتەوە ئەی کاگیۆنس پێتان ئەڵێن کە ئەمە وایە و ئەبێ ئەو پارەیە بدەنیان ئەڵێن هەڵە ڕوویداوە بابەتەکە چییە لە بنەڕەتە لەبەرەوەی 33 ملیۆن دینار و 38 ملیۆن دینار هەموومانەزانین بە کشت و کاڵ و بەکاری جوتیاری بەڕاستی دەست ناکەوێتەوە بتەوێت ئەو بڕە بەس بۆ پارەی کارەبا بدەیت ئەمێ بزانم ئەمە هەڵەیە ڕوویداوە یاخود نا بۆ کەرتی کشت و کاڵ کارەبا ئابوو جۆرە گرانە
والله من وەکو خۆم بە دواتچوونم بۆی کرد ئەویان بە من وتووە بەڵام لێرەدا شتێکەیە لە ئێبوسوولەکە لە ژمارەی ئێبوسوولەکەمان لێ دێن ئەڵێ بە پێی خەلمێنان باشە من یەک داواکاریم لە وەزارەتی کارەبا هەیە خەلمێنان لە ژوورێکە نابێتن تۆ لە دیار سبلی تادا بنیش و خەلمێنن بۆ جوتیارێک بکەیت لە کاتێک ئێمە پێوەری زیرەکمان هەیە پێوەری پێشووترمان هەیە ئەوان دەتوانن لە ژنەیەک پێک بێنن هەم لە وەزارەتی کشت و کاڵ هەم لە وەزارەتی کارەبا هەم نوێنەرێکی حکوومەت با بێن سەردانی بیرەکان بکەن یەک بە یەک پێوەرەکان تێستکان هەم چاوێک بخشێنەوە بە وەزعەکان لە بەرەوەی بەڕاستی ئەم پارە لەسەر مێزێکە پێشبینی ناکرێ شتەکان خەیاڵیە. باشە کاک یونس بابەتێکی تر باسی گەرمەکەت کرد هەڵبەتە پرسیاری زۆر بەجێ منێمە بە دوواداچوونی بۆکەین لەلایەنی پەیوەندیدار بۆ نمونە جەنابەت باسی خەمڵاندنەکەی کاتێکە پێوەری زیرەکەیە بۆچی ئەبێ بە خەمڵاندن پارەی کارەبا بێتەوە وەکووتم ئێمە بە دوواداچوون بۆم بابەتاکەین باسی گەنمەکەشمان بۆ کازانین گەنم یەکێکی تر لە کێشەکان و ئاستەنگەکانی جوتیارانی هەرێمی کوردستانە باسی ئەوت کرد کە چەندتان لێوەرئەگیرێ بەڵام ئەوەی تری کە حکوومەت وەری ناگرێت ئەمە بە شێوەیە کە چۆن ساخیەکەنەوە چۆن ئەسڵەن یارمەتیتانە بەڕێزەکەم پرسیارەکە زۆر جوانە خۆی تەمەشای هەموو دنیاکە یعنی بنیای اقتصادی هەموو دنیادا سەرتاسەری جیهاندا کوشت و کاڵ و سامانی ئاژەڵ بنیای سەرەکی ئەو وڵاتانەیە کە گەشەی اقتصادی وڵاتەکە بەهێز دەکا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەم دوو شتە پرچۆ خراوە واللهی وەکو گەنمەکەی ئێمە ئێستا حکوومەتی هەرێم دەڵێ گەنمەکانتان هەرزان فرۆش مەکەن چەند کۆمپانیایەک مەوڵەتیان پێ دەدەین کە گەنمەکانتان بۆ هاوردەی دەرەوە بکەن بە سعرێکی معقول بەڵام تەنانەت قسەیە هەتا ئێستا هیچ بوونی نییە بۆ نمونە ئێستا دوو ڕۆژە گەنم 50,000 پەنی هاتوێتە خوارەوە 320,000 330,000ەکە. باشە کاک یونس پێش ئەم بابەتی کارەبایە ئەزانی نەمەش زیاد ئەبێ بە تێچی بەرهەمهێنانەکەتان ئەزین بەهۆی گەروی هورمزیشەوە پێین گران بوو ئەمەش دیسانەوە تێچوێکی ترە بۆ ئێوە تێچی بەرهەمهێنانتان بەڵام پێشەم بارودۆخە ئێوە وەکو کەسانێکە لە هەرێمی کوردستان کاری کشت و کاڵتان کردووە بەرهەمەکان کە ئێوە بەرهەمیەهێنن توانای کێبەرکەی هەیە لەگەڵەوە بەرهەمانەکە لە دەرەوە دێت بۆ نمونە لە وڵاتانی دراوسێەوە هاورداکرێت من پرسیارەکە زۆر جوانە تۆ لە ئێستا لێرەدا پرسیارەکەی تۆ زۆر جێگای دیارە تۆ باسیەوە دەکەی لە کاتێکە کێشەکە لە ناوچەکە هەیە بە تایبەتی لە گەروی هرمز کە ئەم شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران و بەڵام دەبایە بەعکسەوە لە هەمان کات بەروبوومی جوتیار ئێستا زیاتر پارە بکاتن نەک پارە نەکاتن لەبەرەوەی خۆی ئۆکرانیا جێگرەوەی هەموو دنیا بوو لە ڕووی دانەوێڵا ئێستا کەنا دەتوانین بڵێن هەرێمی کوردستان و عێراق جێگرەوەی ئۆکرانیا و وڵاتانی ترن بۆ هاوردە بۆ ئاوردی گەنم بۆ بەرەو بەڕووی وڵاتان بەڵام بەداخەوە لەبەرەوەی وەزارەتی کشت و کاڵ هیچ پیلانی نییە حکوومەتی هەرێم هیچ پیلانی نییە تەنانەت قسەیە پرچۆخستنی جوتیارە پشتیوانیکردن نییە لە جوتیار بە هیچ زۆرێک ئێمە وەزارەتێکی کشت و کاڵمان هەیە ئەو بەڕێزە ئەو وەزیرە بەڕێزە جەنابی بێگەردخان تەنانەت ڕۆژێک لە ڕۆژان فەرمووی ئێستا لەم مەعانەتەی جوتیار تێی کەوتووە ئەی ئەگەر جوتیار نەبێ ئەو چییە لەسەر کورسیەکەی بوونی چییە؟ سپاس بەڕێز یونس یاسین جوتیار لە سنووری پارێزگای هەولێرەوە کە لەگەڵمان بووی سپاس هیوادارم کا بە زووی کێشەکانتان چارەسەر بکرێت. جیاواز لەم بابەتە ئەزانین کە چ بەهای دراوەکان چ بەهای دینار بەرامبەر بە دراوە سەرەکیەکانوە چ بەهای زێڕ و نەوت بەهۆیەم گۆڕانکاریانە کە هەبوو لەسەر ئاستی جیهان و لە ناوچەکەش گۆڕانکاریان بەسەراهات جا ئەمەوێت لێرە زیاتر باسی ئەم بابەتە بکەین تاوە توێ ئەم بابەتانە بکەین و کەوتم گۆڕانکاریەکان کە لە دینارە بەرامبەر بە دۆلار و دراوە سەرەکیەکانی تڕوویدا و هەروەها وەکەوتم زێڕ و نەوتیش کە دۆخی ناوچەکە و گۆڕانکاریەکان لە ناوچەکەی کاریگەری لەسەر کردوون لە هەرێمی کوردستان $100 بە 155,000 دینار مامەڵەی پێوە کرا ئەوەی کە کاریگەری هەبوو لەسەر دینار
بەرامبەر بە دراوە سەرەکیەکان هەندێک جوڵەی کرد ئەم بارودۆخی سیاسیە بووکە لەناو عێراقا ڕوویدا بێگومان ئەو جوڵانەکە لە بەغا هەبوو و ئەو ئەتوانین بڵێن ئۆپەراسیۆنی دژی گەندەڵیە کە باسی لێواکراوە ژمارەیەکی زۆر لە پارلەمانتارانی پێشوو کەسایەتیە سیاسیەکان دەست بەسەر کران و پارەیەکی زۆر بێگومان و پارە و زێڕ و مڵک و ماڵێکی زۆر دەستی بەسەراگیراوە کە ئەمە جوڵەیەکی لە بازاڕی دینار لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بێگومان لەسەر ئاستی هەموو عێراق دروست کرد 100 پاوەند بە 201,000 دینار 100 یۆرۆ بە 175,000 دینار مامەڵەی پێوەکرا 100 دۆلار بەرامبەر بە تمەن بە 17,120,000 تمەن بوو دیسانەوە تمەن دابەزینی بەخۆیەوە بینیوە ئەوترێت کە هەرچەندە ئێستا دیسانەوە ئەمریکا و ئێران بڕیاریان داوە کە بەریەکەوتنەکان کەم بکەنەوە و بگەن بە ڕێکەوتن کار لەسەر لایەنە تەکنیکیەکانی ڕێکەوتنەکەیان بکەن بەڵام هێشتا تمەن کاردانەوەی پۆزەتیڤی نەبووە هۆکارەکە شێوەیە کە بەردەوام پێ ئەچێت کە ئەم لێک تێگەیشتنە ئەم ئاگربەستە کە لە نێوانیانە هەیە هەندێک لاواز و لەرزۆک بێوە نیگەرانی هەیە لەوەی کە نەگەنا ڕێکەوتنی کۆتایی 100 لیرەی تورکیش لە هەرێمی کوردستان بە 3324 دینار مامەڵەی پێوەکرا ئەمەوێ لەم بارەیەوە بێگومان پەیامنێرمان بڕوا بەهادین هەندێک زانیاری بۆ بەدەستخستوین دەربارەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار کە بەرزبوونەوەی تۆمار کردووە با زانیاری زیاتر لە بڕوا وەربگرین دواتر بە کانزاگران بەهاکانە گەڕێمەوە لاتان. سڵاوتان لێ بێدەم کاتتان باش هەڵبەت وەک دەزانن لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بەهای 100 دۆلار بەرامبەر بە دیناری عراقی گەشتە زیاتر لە 160,000 دیناری عراقی بەڵام ئێستا بەهای دینار پەیتا بەرزبوونەوە بخۆیەوە دەبینێ هەڵبەت ئەمەش چەند هۆکارێکی هەیە ئێستا بەتایبەت ئەنی 100 دۆلار بەرامبەرە بە 154,700 دینار کامەش بەرزبوونەوەی بەهای دیناری عراقی دەرەخات بەپێی ئەوەی کە بە دۆداچوونەوە کردو زانیاریمان وەرگرتووە بەتایبەت هەوڵەکانی بانکی ناوەندی عراقی چەکبوون لە هۆکارەکان بۆ بەرزبوونەوەی بەهای دیناری عراقی و جگەلەوەش لەم 1-2 ڕۆژی ڕابردوودا ئەو هەوڵانەی یاخودە و هەڵمەتانی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عراق بۆ دەست بەسەرداگرتنی گەندەڵکاران و گەڕانەوەی پارە دزراوەکانێکێکی دیکە بووە لە ئەو هۆکارانی کە بووەتە هۆی بەرزبوونەوەی بەهای دیناری عراقی و مامەڵەکاران و پسپۆڕان و شارەزانی بواری دارایی باس لەوە دەکەن کە پێدەچێت یاخود پێشبینی دەکەن لە ماوەکانی داهاتوودا بەهای دیناری عراقی زیاتر لەمەی ئێستا بەرز بێتەوە بچێتە سەر 150,000 دینار بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی و لە ماوەکانی ڕابردووشدا مامەڵەکاران و پسپۆڕان و شارەزانی بواری دارایی خۆشداری ئەویاندا بۆ هەوڵەتیان کە ئەو کەسانی کە چ دۆلاریان یاخود دیناریان هەیە دەستی لە نەدەن تاوەکو و بازار جێگیر دەبێت و تاوەکو بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیر دەبێت ئەو کات مامەڵە بە دینار و دۆلارەکانیانەوەکەن بۆی کە نەکەونە زەرەرێکی گەورەوە ئەوەی کە هەیە هەوڵەکانی بانکی ناوەندی چەکە لەو کارە گرنگەکان بۆ بەرزبوونەوەی بەهای دیناری عراقی و گەڕانەوەی پارە دزراوەکانیش بێگومانە مەشێکێکە لە هۆکارەکانی دیکە بۆ گەڕانەوەی بەها بۆ دیناری عراقی و بەرزبوونەوەی بەهای دیناری عراقی بەڵام پێشبینی ناکرێت یانی تر لە 150,000 زیاتر بێتە خوارەوە بەڵکو لەم ئاستەی ئێستادا لە 150,000 بۆ 152,000 دینار لەم با بڵین پێوانەیەدا جێگیر ببێت و زیاتر بەرزوونزم بەخۆیەوە نەبینێت ئەوەی کە هەبوو چوە سەر 160,000 دینار ماوەیەکی کاتی بوو و مامەڵەکارانیش باز لەوە دەکەن کە لە ماوەکانی داهاتوودا زیاتر بەهای دیناری عراقی بەرز دەبێتەوە. باشە با لە بەهای دینارەوە بڕۆینە لای کانزاگران بەهاکان زێڕۆزی و دواتریژنەوت کە وەکوتم ئەمڕۆ بازاڕەکان کرایەوە گۆڕانکاریان بەسەراهات. ئەگەر هاوکاران یارمەتی دەربنداتاکانمان بنە ئۆنسەیەک زێر ئەمڕۆ لە بازاڕەکانی جیهان بە 4,046 دۆلار مامەڵەی پێوەکرا جوڵەیەکی کردووە بازاڕی زێڕیش بێگومان هەندێک پێکدادان لە نێوان ئەمریکا و ئێران ڕوویدا کە سنووردار بوو بەڵام ئەگەر لە ڕۆژی کرانەوەی بازاڕە بواە کاریگەری دروستە کرد چ لەسەر زێڕ و چ لە سەرنەوت کاریگەری گەورەی دروستە کرد بەڵام دیارە لە بەرەوەی کە دەست بەجێ پێش کرانەوەی بازار دۆخەکە هێور بووەوە ئاراستەکان بەرەو ئەوە ڕۆشتکە لەکتێگەیشتنەکان زیاتر بوون وەکوتم وتیان بڕیارمانداوەی تر پێکدادان لە نێوانمانە دروست نەبێت و لەسەر لایەنە تەکنیکیەکان زیاتر کار بکەن و بڕیاریشە لە دۆحا کۆبوونەوەیەکی تر ئەنجام بدرێ دیسانەوە بۆ و لەکتێگەیشتنە کەماوەی 6 ڕۆژی بۆ دیاری کراوە دیسان بازاڕەکان جۆرێک لە هێوربوونەوەیان بەخۆبینی 1 کیلۆگرامی زێر بە 130,190 دۆلار مامەڵی پێوەکرا لیرەی زێر بە 858 دۆلار بوو تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە زێر ئایارە 18 لە هەرێمی کوردستان بە 767,000 دینار ئایارە 21 بە 895,000 دینار و ئایارە 22 بە 938,000 دینار لە بازاڕەکانی
هەرێمی کوردستان مامەڵەیان پێوەکرا. با بچینە لای زیو کە یەکێک لەو کانزایانە کە دوا بە دوای جەنگەکە گۆڕانکاری زۆری بەسەر هاتا بەزینی زۆری تۆمار کرد 140 زیو بەراورد بە پێش جەنگەکە دابەزیوە هەتاوەکو ئێستاش دیسانەوە ئۆنسەیەکی بە $58.51 جیاوازیەکە زۆر زۆرە لەگەڵ پێش جەنگەکە ئەزانین کە پێش جەنگەکە سەر و $100 بخۆیە بینی هاوڵاتیەکی زۆر لا هەرێمی کوردستانیش ئەم کانزایی کڕی بە هیوای ئەوە کە نرخەکەی زیاتر بەرز بێتەوە بەڵام ئێستا ئەوەی کە ئەیبینین نیوەی ئەو لوتکەیە توێن بڵین کەمتر لە نیوەی ئەو لوتکێشە کە ئەو کاتە بخۆیەوە بینی 1 کیلۆگرام زیو بە $1881 زیوی مەڕمەڕا بە $1915 و زیوی پاڵمیش بە $1920 لە هەرێمی کوردستان ئەمڕۆ مامەڵەی پێوەکرا. نەوت جوڵەیەکی زۆر کەمی کرد وەکوتم هۆکارەکەشی ئەو ڕوبەڕووبوونەوەی بووکە لە نێوان ئەمریکا و ئێران بە دوو قۆناغ لە ماوەی ئەم 1-2 ڕۆژی پشووی بازاڕەکانە ڕوویدا بەڵام دیسانەوە ئەوی شێوەربوونەوەیەکی بەخۆی بینی ئێستا ئەتوانین بڵین کەمترین ئاستا لە پێش جەنگەکەوە یەک بەرمیل نەوتی خای برند بە $72.61 نەوتی تەکساس بە $70 و غازی سروشتیش بە $3.19 مامەڵەی پێوەکرا لە بازاڕە جیهانیەکان. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەهای دراوەکان و زێڕ و زیو و نەوت لە بازاڕەکانی جیهان. بەڵام جیاواز لەم بابەتە ئەچینە سلێمانی و باسی شۆستە و شەقامەکان بکەین. ئەزایین شۆستە و شەقامەکان مڵکی گشتین ئەبێت بۆ هاتوچۆی ئاسان و ئارام بۆ هاوڵاتیان بەکار بهێنرێت بەڵام لە هەندێک شوێنی ناو بازاڕی سلێمانی زیادە ڕۆی لەلایەن هەندێک خاوەن دوکانەوە بووەتە هۆیەوەی شۆستەکان هاوکات بەشێک لە شەقامەکانیش داگیر بکرێن کاڵەکانیان لەسەردانن. بۆ چارەسەرکردنی ئەو زیادە ڕۆیە شارەوانی سلێمانی لەگەڵ قایمقامێتی سلێمانی هاتوچۆ هەڵمەتێکی هاوبەش دەست پێەکەن. شۆستەکان بۆ ڕێکردنی هاتوچۆی هاوڵاتیان دروست کراون بەڵام لە نێو بازاڕی سلێمانی هەندێک لە خاوەنکارەکان بەهێنانە دەرەوەی کاڵا و کەرەستە و مێزەکانیان بەشێکی زۆری شۆستە و تەنانەت شەقامەکانیشیان داگیر کردووە. ئەمەش گرفتی بۆ هاتوچۆی هاوڵاتیان و شۆفێرانیش دروست کردووە. شارەوانی و قایمقامێتی سلێمانی و بەڕێوەبەرەتی هاتوچۆ بۆ کۆتایی هێنان بۆ زیادە ڕۆیانە هەڵمەتێکی هاوبەش دەست پێ دەکەن. شۆفێران و هاوڵاتیانیش دەڵێن بوونی دیاردەی زیادە ڕۆی لەسەر شۆستە و شەقامەکان گرفتی زۆری بۆ هاتوچۆی هاوڵاتیان و شۆفێرانیش دروست کردو و هەندێک کاتیش ناچار دەبن هاوڵاتیان بەسەر شەقامەکاندا هاتوچۆ بکەن. کابرا سێرەکەی دوکانی هەیە ئاشاکانی هێناوەتە بەردرگا یەکاکە دەمەجاری خەڵکی خۆی شۆستە کراوە بۆ پیادەڕەوی یعنی خەڵک پیا بڕوە ئەم شتەکانی هێناوتە دەرەوە کاکە وەڵای ڕسق بەوە نییە ڕسق بەدەستخوایە شارەوانیە پێڵێڵێ کاکە گیان مەجال بەڕاستی با شۆستەکە خەڵکی پیا بڕوە ینی ئەمە بۆ ئێمەیەتی بۆ هاوڵاتێتی بەڕاستی زۆر جارێ ساحب دوکانەکان دەرەوەی دوکانەکە خوان بە مڵکی خۆیان نەزانن بەر لە ڕاستیە ئەو مڵکی گشتیە هی پیادەیە هی شۆفێرە ئەمانە بەڕاستی گرفتە بۆ هەمومان تووشمانە بێ هیوادارین لانی پەیوەندیدار ئەگەر بتوانن ئەم کارە بەڕێژی بکەن بە شێوەیەکی کاتیە. قایمقامی سلەیمانی بە وەکالەت دەڵێت هەڵمەتێکی فراوان بۆ نێشتنی زیادە ڕۆی لە نێو بازار و شوێناگشتیەکان دەست پێ دەکەن و ئامانجیشیان ڕێخستنەوەی بازار و ئاسانکردنی هاتوچۆیە و سەرپێچی کارانیش زایی یاسایی دەدەن. هەڵمەتەکە زیاتر و ڕێخستنی بازارڕەکانە شوێنە گشتیەکانە ئەو شوێنانەی کە بووە بەگیر و گرفت بۆ هاتوچۆی هاوڵاتیان بۆ شەقامەکان بۆ ڕێگابانەکان بۆ ئۆتۆمبیلەکان ئەو بەرنامەیە بە چارەسەرکردنی ئەم کێشانەیە دیارە ئەو پلان و ڕێکارانە هەموو شوێنەکانەگرێتەوە بەڵام دیارە ئەو لەوێت بۆ هەنێ ڕێگای سەرەکیە و ئەمیش پارەش تەنها بە لیژنەکانی قایمقامێت و شارەوانی سلێمانی جێبەجێ ناکرێت بە هەماهەنگی هەموو لایە لیژنەکان غەرامەیان هەیە ئەتوانێت سەلاحەتی غەرامەی هەیە بۆ هەر کەسێک کە سەرپێچیەکە بۆ شوێنانە. بە دەستپێکردنی هەڵمەتی فراوان بۆ نێشتنی زیادە ڕۆی لە نێو بازار و شوێناگشتیەکان وەک بەرپرسانی سلێمانی دەڵێن ئامانجیان ڕێخستنی بازار و ئاسانکردنی هاتوچۆ و جوانکردنی سیمای شارە بۆیە داوا لە کاسبکاران و خاوەنکارانیش دەکەن هاوکاری تیمەکان بکەن و پابەندی ڕێنماییەکان بن. شەقام و شۆستەکان مڵکی گشتی هاوڵاتیان و شۆفێرانە ئەو هەڵمەتەی کە شارەوانی سلێمانی و قایمقامێت و لایەنەکانی دیکە دەستی پێ دەکەن
بۆ لابردنی زیادەڕۆیی لەسەر شەقام و شوێناگشتیەکان بە مەبەستی جوانترکردنی سیمای شار و ڕێخستنی سیستمی هاتوچۆی هاوڵاتیان و شۆفێرانە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی. باڵیۆزی ژاپۆن بەشداری لە بنیادنانی پرۆژەیەکی بازرگانی کرد لە هەڵەبجە کە سەرمایەکەی 1,500,000 دۆلارە کە ئەویش بنیادنانی بریکاری سەرەکی تۆیۆتای ژاپۆنیا. ئەمە یەکەمین براندی ئۆتۆمبیلی نێودەوڵەتیە کە لە هەڵەبجە بنیاد بنرێ کە ژمارەیەک هەلیکاری تێدا ئەڕەخسێت بۆ گەنجان و هەروەها هاوکارە بۆ هاتنی براندە نێودەوڵەتیەکانی تر بۆ ئەم پارێزگایە. سەردانی باڵیۆزی ژاپۆنە بۆ هەڵەبجە بۆ بنیاتنانی بریکاری کۆمپانیای بەناوبانگی بواری ئۆتۆمبیلی توێتای ژاپۆنی. پرۆژەکە بریتیە لە بنیادنانی بریکاری ڕسمی کۆمپانیایی توێتە عێراق کە بە سەرمایی زیاتر لە 1.5 ملیۆن دۆلار بنیاد دەنرێت. ئەمەش وەک دەستپێکی گەشەی نوێی ئابووری لە ناوچەکەدا سیر دەکرێت. هەلێکی کاری زۆر بۆ گەنجای ناوچەکە ڕەخسێنێت، ئەوانەی کە لێرە ئیش ئەکەن و توانایەکیان هەیە لێرە بەڕێی بخەن. ئەوە یەکەم. دووهەم هەموو ئەو ئۆتۆمبیلە توێتانی کە لێرە هەیە بۆ خزمەتگوزاری دوای فرۆشتن ئەتوان ڕووکەنە ئێرە بۆ چاکردنەوە بۆ وەرەنتی بۆ نمونە و هەروەها کڕێران ئەتوانن سوودمەند بن لە هەموو ئۆفەرەکانی توێتا کە بەردەست ئەبێت. ئەو ئۆفرانی کە بۆ هەڵەبجە بۆ شارەکانی کە بەردەستە لێرە نزیکترە بلیان و ئەتوان بێن سەردانی ئێرە بکەن. هاتنی براندی توێتای یابانی بۆ هەڵەبجە وا دەکات وڵاتانی تر براندەکانیان سەرمایه‌دارەکانی تر وەبەرهێنەرانی تر پرۆژەکانیان بێنە هەڵەبجە چاو لە توێتا بکەن، چکە براندی توێتا براندێکە لە ئاستێکی باڵای ستاندارد و سەردەمیانەیە ئیشەکە. ئەم پرۆژەیە و ئەنجامدانی لە هەڵەبجە بەدەر لەوەی کۆمەڵە هەلیکاری باشە ڕەخسێنێ گواستنەوەی ئەزمون و ئەو تەکنۆلۆژیانوێیی وڵاتی یابانە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ پارێزگای هەڵەبجە. هاتنی براندێکی جیانی وەک توێتا ئاماژەیەکی ڕوونە بۆ گەڕانەوەی متمانەی وەبەرهێنەران بە بواری بازرگانی هەڵەبجە. باڵوێزی ژاپۆن لە عێراق ئامادەی وڵاتەکەی بۆ هاوکاری و گەشەپێدانی کەرتە خزمەتگوزاریەکانی دیکەی پارێزگاکە دەربڕی. پەیوەندیکی باشمان لەگەڵ هەڵەبجە هەیە. وەک ژاپۆنیەکان هەمیشە هەڵەبجەمان لەبیرە، چونکە ئێمەش وەک ئەوان هێروشیمامان هەیە. هەر لەبەرەوەیە ئامادەین لە بواری دروستکردنی نەخۆشخانە و کارەبا هاوکاریان بین. For instance, in the hospitals and electricity and etc. وەک هێمەیەک بۆ کللتوری ناوچەکە کوڵەباڵ پێشکەشی باڵوێزی ژاپۆن کرا. هەردوو گەلی کورد و ژاپۆن کە لە مێژوودا قوربانی چەکی کۆمەڵکوژن ئێستا بە هیواوە دەڕواننە قۆناغێکی نوێ لە هاوبەشی و گەشەی ئابووری و زانستی و تەکنۆلۆژی. ئاسانکاریەکانی بۆردی وەبەرهێنان لە هەڵەبجە بە سەرپەرشتی خودی جێگری سەرۆکی حکوومەت وەکارە هەڵەبجە لە شارێکی بەکارهێنەرەوە بگۆڕێت بۆ شارێکی پێشکەشکردنی خزمەتگوزاری براندە جیهانیەکان. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە. باشە، ئەزانین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بوومە لەرزەیەکی زۆر وێرانکە ڕووی لە ڤەنزوێلا کردە وڵاتەی بە تەواوەتی لە ناوبەر دەتوانین بڵین هەر ڤەنزوێلا خۆی بارودۆخی ئابوووریەکەی هیچ باش نەبووم. باسی زیانەکانتان بۆکەم، باسی بارودۆخی وڵاتشتان بۆکەم کە بێگومان لە دوای ئەم بوومە لەرزە ئەوەندەی دیکە دۆخی ژیانی هاوڵاتیان خراپتر ئەبێت. سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی باس لە زیانەکانەکات، ئەڵێ سەدان خانوون نەخۆشخانە و مارکێت بەهۆی ئەم بوومە لەرزەیەکی دەگمەن بوو. دوو بوومە لەرزە یەک لە دوای یەک بە جیاوازی چەند چرکەیەک زیاتر لە 30 چرکەیەک ڕوویدا کە زۆر زیانی گەورەی بە وڵاتە گەیاند و هەروە 1000 بنکەی ژێرخانی وڵات زیانیان بەرکەوتو. ئێستا لە وڵاتە کەمی دەرمان و پێداویستیەکان لە ئارایە. هەندێک وڵات یارمەتی بەپەلا ئامادەیان ڕاگەاندوو کە یارمەتی ئەو وڵاتە بن، لەوانە ئەمریک، بەریتانیا، هۆڵندا، مەکسیک و سویسرا ئەم وڵاتانن کە دەست بەجێ یارمەتیان داوە. ئەمریکا 150 ملیۆن دلار، سندوقی نەختی نێودەوڵەتی 200 ملیۆن دلار و یارمەتیەکانی نەتەوە یەکگرتوەکانیش 15 ملیۆن دلارە بۆ ئەو وڵاتە. باسی ئابووری ڤەنزوێلەتان بۆ بکەم، وەکوتم بەهۆیان بوومە لەرزەوە ئیتر ئەوەندەی تر دۆخی هاوڵاتیان خراپ ئەبێت. کۆی بەرهەمی ناوخۆی وڵاتە 111 ملیار و 300 ملیۆن
دۆلارە ژماری دانیشتوانی 128.6 و 156 زیاتر لە نیوەی هاوڵاتیانی ئەو وڵاتە هەر پێش ئەم بوومەلەرزێ لە ژێر هێڵی هەژاریا بوون لە ژێر هێڵی هەژاری توندابوون واتە بارودۆخیان زۆر خراپ بوو. ئێستا وەکوتم ئەوەندەی تر خراپتر بووە. دۆلارێک بەرامبەر بە 62 ملیۆن بۆلیڤارە کە ئەمە یەکێکە لە ئاماژەکان بۆ خراپی بارودۆخی ئابووری وڵاتە بەهای نیشتیمانیە وڵاتە دەری ئەخات کە تا چەند داڕماوە. 8 ملیۆن و 900 هزار ڤەنزوێلایی پەنابەر بوون واتە پەنایان بردوتە دەرەوەی وڵاتەکەیان بە هیوای ژیانێکی باشتر. 7.9 ملیۆن پێویستیان بە یارمەتی مرۆییە واتە پێش ئەم ڕووداوە سەر و 7 ملیۆن کەس لە ڤەنزوێلا یارمەتی مرۆیی پێویست بووە و ڕێژەی هەڵاوسان سەر و 524 سەر و 524 ڕەنگە هەندێک قرس بێ بمانە بیری لێ بکەینەوە چەندە بەڵام بەڕاستی کاریگەری گەورە لەسەر سفرە و ژیان و هەروەها بژێوی هاوڵاتیان دروست ئەکات. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ڤەنزوێلا بەڵام هەر ئەمڕۆ ئیسرائیلیش ڕایگەیاندوتی لە کاتی دەستپێکردنی جەنگەکەوە هێرشە ئەلکترۆنیەکانی ئێران بۆ سەردام و دەستگا حکوومیەکان بۆ ئیسرائیل 3 هێندە زیادی کردووە. با لێرە لەو بارەیەوە داتا و ژمارەتان بۆ بخەمە ڕوو باسی هێرشە ئەلکترۆنیەکان ئەەکەم بۆ سەر ئیسرائیل و هەروەها تێچوو ئابوووریەکانی بۆ ئابووری هەموو جیهان. ئەڵێ لە کاتی دەستپێکردنی جەنگەکەەوە 3 هێندە بووە لە حوزەیرانی ساڵی 2025 ئەڵێ ژمارەی هێرشەکان 1600 بوون لە حوزەیرانی ئەم ساڵ بۆ 4800 زیادی کردووە وەکوتم بە ڕێژەیی 3 هێندە زیادی کردووە. با بچینە لای داتا و ژمارەکانی تر و باسی تێچووەکانی هێرشە ئەلکترۆنیەکان بکەین و ئەسڵام بزانین بە چ شێوەیەک ئەنجامەدرێت. زۆرترین هێرش پێی ئەوترێت جۆری بارمتەگرتن. هێرشەکان جیاوازن، هەندێکیان بۆ نمونە بۆ دزیکردن لە هەژمارەکانە، هەندێکیان بۆ سڕینەوەی داتا و ژمارەکانە، هەندێکیان بۆ بارمتەوەرگرتنە. بۆ چیانی بە بارمتەگرتن؟ دێن سیستمی بانکێک دامەزراوەیەک یان ڕێکخراوێکی حکومیان ناحکومی هاک ئەکەن هێرشی ئەلکترۆنی ئەکەنە سەری و پاسوەردەکان و سیستمەکانی بە تەواوەتی دائەخەن. اینجا لە بەرامبەر کرانەوەی ئەم داتا و زانیاری و سیستمانە داوای پارە لە بەرامبەرەکەکەن کە ئەمە زۆرترین ڕێژەی هێرشی ئەلکترۆنی لە خۆگرێت. 37 هێرشەکان لەم جۆرەیە 44 هێرشە سەرکەوتوەکانیش پێگەێنەوە تا شەرت نیە هەر هێرشێکی ئەلکترۆنی سەرکەوتو بێ بەڵام لەوانەیە کە سەرکەوتون 144یان لەم جۆری بارمتەگرتنەیە. گرنگترین ڕێگەکان بۆ هێرشی ئەلکترۆنی چین؟ یەکەمیان وشەی نهێنی لاوازە کە سیستمێک وشەی نهێنیەکەی لاواز بوو ئاسانتر زەفەری پێ ئەبرێت و ئەکرێت کە هاک بکرێت و هێرش بکرێتە سەری کە 122 هەموو هێرشەکان لە خۆگرێت. لاوازی سۆفتوێرەکان بابەتێکی ترە کە ئەمەش 120 هێرشەکان لە خۆگرێت و ئەو کۆمپانیانە و دابینکارانە بۆ نمونە شەرت نییە هێرشکارەکە ڕاستەوخۆ هێرش بکاتە سەر دامەزراوەیەکی حکومی، هێرشە کاتە سەر لایەنێکی تر کە پەیوەندی لەگەڵ ئەو دامەزراوە هەیە کە ئامانجێتی کە ئەم جۆرەشیان سەداسی لە خۆ ئەگرێت و گەورەترین لاوازی و یان گەورەترین بابەت لە هێرشە ئەلکترۆنیەکانیشە هۆکاری مرۆییە واتە هەڵی مرۆیی یاوە تا وشەی نهێنیەکەی لاوازە یا ئەوە تا لینکێکی بۆ ئەچێ بەبێ ئەوەی دڵنیا بێت کردە ئەکا لەسەر لینکەکەەوە بێتە هۆی هاکردن و هێرشە ئەلکترۆنیەکە. با زانیاری زیاترمان ئەگەر هەبێت باسی لێوە بکەین. گرنگترین ئامانجەکان بۆ هێرشە ئەلکترۆنیەکان یەکەمیان بانکەکان و خزمەتگوزاریە داراییەکانن. بێگومان ئەمە ڕەنگە هێرشێک تێکەڵەیەک لە ئامانجی سیاسی و ئابووریشی لە پشت بێ بەڵام بەشی هەرە زۆریان ئامانجەکان ئابوورین بۆ دزیکردن لەو هەژمارانە یاخود ئەگەر هۆکاری تری لە پشت بێ سڕینەوەی داتاکان. نەخۆشخانە و ناوەندەکانی تەندروستی یەکێکی تر لەو ئامانجانە و ژێرخانەکانی وزش یەکێکی ترن لە گرنگترین ئامانجەکانی هێرشە ئەلکترۆنیەکان لەسەر ئاستی جیهان. بەپێی داتاکانی ساڵی 2025 کە 139 وڵات تاوتوێ کراون و زیاتر لە 600 دامەزراوە دەرکەوتووە کە 22,000 ڕوودا و 22,000 هێرشی ئەلکترۆنی تۆمار کراوە. وەکوتم شەرت نییە هەمووی سەرکەوتو بوو بێت، لەمانە 12,195یان هێرشی سەرکەوتو بوون واتە یان داتایان سڕیوەتەوە یان دزیان کردویان سیستمەکەیان داخستۆ بۆی کە پارە بکێشنەوە لە بەرامبەرەکەی و 10 تریلیۆن دۆلاریش زیانی بە ئابووری جیهان گەیاندوە هێرشە ئەلکترۆنیەکان. با بچینە لای تێچووی هێرشەکان. هەر یەک هێرشێک لەسەر ئاستی جیهان بە تێگڕایی کە ئەنجامەدرێت 4,400,000 دلار تێچوو بە دوای خۆیان هێنێت بەڵام تێکرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێچووەکەی زیاترە بۆ هەر هێرشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجامەدرێت بێگومان 7.2 ملیۆن دلار تێچوو بە دوای
خۆیان هێنێت ئەگەر ئەمە کۆتا زانیاریمان بێت یان بەڵێ مە کۆتا زانیاریمان بوو دەربارەی هێرشە ئەلکترۆنیەکان وە گوتمە هێرشانە کە ئیسرائیل لەڵێ ئێران کردوێتی سەر وڵاتەکان و ئێرانیش نکۆڵی لێکا دەڵێ مە هێرشی ئەلکترۆنیمان بۆ سەر هیچ وڵاتێک ئەنجام نەداوە بەم داتاو ژمارانە کۆتایی بە هەواڵ ئابوووریەکانی ئەمڕۆ هێنم کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.